سڵاو و خۆشەویستانی من، هیوادارم زۆر باش بن. ئازیزان، ئەمەوێ بە کورتی و بە خێرایی ئاماژەیەک بۆ بکەم کە ئێمە پرۆگرامێکمان هەیە، پرۆگرامێکی زۆر چڕ و پڕ، زۆر کاریگەر، بە چەندین کۆرسی زۆر بەهادار و بەقیمەتەوە. خۆشەویستان، دیبلۆمی وەرگێڕان ئینگلیزی کوردی، کوردی ئینگلیزی لە ئاوات ئەکادیمی. ئەم پرۆگرامە هەر بە خێرایی کۆمەڵە شتان بۆ باس دەکەم. یەکەم پرۆگرامێکە هەمووی ئۆنلاینە، بەردەوام ڕاستە و خۆ ئێمە پەیوەندیمان بە بەشداربووکەوە هەیە، بەردەوام میتینی بۆ ساز دەکەین، کاتی ئیمتیحانات و لێپرسینەوەی هەیە لەگەڵمان و بەردەوام ڕاستە و خۆ ئاگامان لێتی هەڵسەنگاندن ئەکەین، ڕێنمایی ئەکەین واتە پرۆگرامێکی چڕ و پڕ و کاریگەرە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و هونەری وەرگێڕان ئینگلیزیەوە بۆ کوردی و لە کوردیەوە بۆ ئینگلیزی، هەر لە سەرەتای زمانی ئینگلیزیەوە هەتا وەکو ئەو کەسە بە تەواوەتی ئەگاتە ئاستێکی پیشەگەرانە. خۆشەویستان، ئەمەش بە پرۆگرامێکی چڕ و پڕ دەکرێت. ئێستاکە بە خێرایی هەنێشتان بۆ باس دەکەم. لەوانە ئێمە لە ئاوات ئەکادیمی ئەم خوێندنی دیبلۆممان ڕاگەیاندووە. یەکەم پێگەیاندنی وەرگێڕی بەتوانە. ئێمە ئەمانەوێت کۆمەڵێ وەرگێڕ پێبگەێنین کە سبەی لە شوێنێک وەرگێڕانیان کرد یا بۆ نمونە کتێبێکیان وەرگێڕا، تۆ بە مرتاحی بە ئاسوودەیی دەستبەری بۆ ئەو کتێبە و دڵنیابی لەوەی کە ئەم کتێبە بەگاڵتە وەرنەگێڕاوە. ئەم کتێبە بە زۆر ڕێگا بیری لێکراوەتەوە، خوێنراوەتەوە، دیراسەکراوە، پاشان وەرگێڕاوە. هۆکاری ئەوەی کە زۆر کەس پێ ئەچێت تاقەتی خوێندنەوەی نەبێ، بە تایبەتی ئەو کتێبانی کە وەرەگێڕێن، هی ئەوەیە جۆری زمانەکە زۆر ناخۆشە و کەسەکە یان ئینگلیزیەکەی باشە و کوردیەکەی خراپە، یا کوردیەکەی باشە و ئینگلیزیەکەی خراپە، یا هەردووشانی خراپ بۆ، یان ئەگەر هەردووکیشان وەکو قسەکردن باش بوو بێت توانای دەربڕین و نووسینەکەی لە ئاستێکی پێویستان نەبووە. بۆیە پێگەیاندنی کۆمەڵی وەرگێڕ بە شێوازێکی عەمەلی ڕۆڵێکی سەرەکی ئەبینێ لەوە. پاشان ئێمە ئەمانەوێ کە بەرهەمی بەشداربووەکانمان بە چاپکراوی ببینینەوە. ئەمە زۆر گرنگە. هەروەها هەوڵ بدەین کە کۆمەڵێ بابەتی کوردی هەیە ئەوانە بکرێنە زمانی ئینگلیزی و هەروەها توێژینەوە ئەنجام بدەین کە بەشداربووەکان فێری توێژینەوە ببن، چ ئەوانەی کە ئەیانەوێت لە ئایندا ببنە مامۆستای زانکۆ، یان ئەوانەی کە ئێستاکە خۆیان لە ماستەر و دکتۆرا ئەخوێنن، یا هەر ئەوانەی کە ئەیانەوێت لە ئایندا ماستەر بخوێنن، زۆر سوود لەم پرۆگرامە وەرەگرن و ئێمە هاوکات لەگەڵ ئەم بەشداربووانە بەردەوامە بین بۆ بە ئەنجام گەیاندنی کۆمەڵی توێژینەوەی کارا و بەسوود. پاشان بەشداربووانمان دوای ئەوەی کە گەیاندنمانە مەبەست، گەیاندنمانە ئەنجامی کۆتایی، ئەو کات گروپیان لێ دروستەکەین بۆ پێداچوونەوە لە تەنانەت کارەکانی ڕابردوو کە ئەمە خزمەتێکی گەورەیە بە کوردستان. خۆشەویستان، ئێمە ڕاستیەکەی ئەمانەوێت لە ماوەیەکی کەمە ئەم کارە بکەین، بەڵام خۆتان ئەزانن زمانی ئینگلیزی پێویستی بە کاتێکی باشەیە، پێویستە کەسەکە کاتێکی زۆری بۆ تەرخانکە. بەڵام ئێمە هاتووین پرۆگرامەکەمان چڕوپڕ کردوتەوە، واتە تۆ لە ماوەیەکی کەمان مراجعەی هەموو شتێکەکەیتەوە کە پێشتر زانیوتە و ئەتگەیەنینە ئاستەکەی خۆت و تەنانەت یەکسەر بە خێرایی لە ماوەیەکی کەما تۆ گەیتە ئاستێک کە لە سەرووی ئاستی تۆوەیە و ئێمە ئیتر بەردەوام لە هاوکاریکردنی تۆین بۆی ئاستەکەت بەرز بێتەوە. پاشان خۆشەویستان، ماوەی خوێندنی ئەم دیبلۆمە 6 مانگە، بەڵام ئەمێ بۆتان ڕوونکەمەوە. ئەم خوێندنە 2 تێرمە، تێرمی یەکەم 3 مانگە، تێرمی دووەم 3 مانگە. تەمەن تۆ لە ماوەی ئەم خوێندنە نزیکەی 30 کۆرس ئەخوێنیت. لە تێرمی یەکەم 3 مانگەکە مانگی یەکەمی ئاسانە، مانگی دووەمی تەسەورەکەم لە ئاستی خۆت بێت، مانگی سێم بە دڵنیایی لە سەرووی ئاستی تۆ بێت. کاتێکە ئەم 3 مانگەت خوێند، ئەگەر دەرچوویت ئەوە ئەچیتە تێرمی دووەم، ئەگەر دەرنەچووی ئێمە خۆبەخشانە وەکو مامۆستایان وەکو تیمەکەمان هاوکاری کەسەکە ئەکەین. مانگێ 2 مانگ بەبێ ئەوەی 1 دینار زیاتری لێ بسەنین هاوکاریەکەین بۆی ئاستی بەرزکەینەوە، یا ئەینێرینەوە ناو گروپێکە جارێکی کە ئەو شتانی کە خوێندوێتی
قرس بۆ نەیزانی و ئەم جارە باشتر فێر ببێت واتە ئەکرێ تۆ بە 3 مانگ تێرمی یەکەم تەواوکەی ئەکرێ بە 4 مانگ تەواویکەی ئەکرێ بە 5 مانگ تەواویکەی هەر هەمان پارەی و هیچ کێشەیەکی نابێت پاشان تو ئەچیتە تێرمی دووەم لە تێرمی دووەم بە دڵنیایی مستەوای ئینگلیزیەکە زۆر بەرزە تۆ پێویستت بەوەی هەفتانە ڕاهێنان بکەی بە عەمەلی و تۆ پێویستە فێری ئەو بی بە عەمەلی شت تەرجمە بکەی بە نووسین و بە عەمەلی شت تەرجمە بکەی بە دەنگ و گوێگرتن و قسەکردن ڕاستەوخۆ لەڕێی بەرنامەی جۆرە و جۆرەوە جا ئەگەر تێرمی دووەمت خوێند و کۆرسەکانت تەواو کرد گەشتی تا ئەنجامی کۆتایی و باش بوویت ئەوە پیرۆزە ئەگەر هات و باش نەبوویت ئێمە جارێکی کە هەفتەیە دوان سیان چوار هەتا نزیکەی 8 هەفتە بەبێ بەرامبەر ئێمە یارمەتی تێین ڕێنمایی تەکەین تەمرینی پێکەین بۆ ئەوەی ئاستت بگاتە ئەو ئاستەی کە ئێمە دڵنیابین بۆ تۆ پێویستە خۆت یەکلایی بکەیتەوە واتە تۆ پێویستە کەسێکی جددی بی کەسێبی کە حەسکەی فێر بی نەک کەسێبی وا بزانی کە ئەگەر گوێ نەیتێ وەکو چۆن ئێستاکە زۆر کەس بەبێ گوێدان بە فێربوون و عیلم زانکۆ ئەخوێنێ و تەواویشی ئەکا ئێمە نامانێ بە هیچ شێوەیەک کەسێک بێتە پرۆگرامەکە و بەس لەبەری پارەی یاوە پرۆگرامەکە تەواو بکات چونکە خودی پارەکە بەڕاستی لە ئاستی ئەم پرۆگرامە نیە ئەگەر لە سەرەتاوە دەست بە پەربێدانی توانای زمانی ئینگلیزیەکەی بکات پێویستی بە کاتێکی زیاترە بێ ئاواتەکانی بۆ مەبەستە هاوکاریەکە وەکو وتم کەواتە تۆ ئەگەر ئینگلیزیەکەت زۆر باش بێت و زۆر جددیبی کاتی باشی بۆ تەرخانکەی بە 6 مانگ دەتوانیت تەواوی ئەگەر نا قەیچێکە پاری زیاتر لێ ناسەنرێ بەڵکو هاوکاری زیاتر ئەکری باش 6 مانگ نەبێ 7 بێ 8 بێ 9 بێت تا 10 مانگیش بێت هەر ئاساییە ئیتر دوای ئەوە ئەگەر هاتوو کەسەکە نەگاتە ئەو ئاستە بە دڵنیایی ئەڵێم ئەوەی نەگاتە ئەو ئاستە هۆکارەکەی ئیهمالکردنە و جددی نەبوون ئەژینا ئێمە زۆر دڵنیاین لە پرۆگرامەکەمان کە بێخەم لە ماوەی 6-7 مانگە ئێمە دەتوانین کەسێ بگەین لە ئاستێکی زۆر بەرز چۆنیەتی خوێندن بەڕێزان تۆ هەفتانە هەڵسەنگاندنت بۆ ئەکرێ هەفتانە ڕێنمایی ئەکرێ هەفتانە لێتە پرسینەوە ڕاستەوخۆ لەگەڵت بەردەوامە بێ لە مانگی یەکەم و دووەم مانگی یەکەم هەموو ئەوەی کە بنچینەیە تۆ پێویستە بیزانی پێتەوتر مانگی دووەم ئاستێکی باش مانگی سێم ئاستێکی بەرەو قورس چونکە ئیتر تۆ ئەچیتە ئەوەی کە بڕی بەرەو ئینگلیزیکی پێشکەوتوو کە سبەی مامۆستایەک بە ئینگلیزی قسەی کرد تۆ بێخەم دانیشی بە دیاریەوە کەواتە لە مانگی چوارەمەوە تۆ ئاستی ئینگلیزیەکە لە ئاستێکی پێشکەوتووە ئەبێ و لە هەموو ئاستەکانی زمانی ئینگلیزی لەم پرۆگرامەی ئێمە ئەبێ لە ماوەی کەمتر لە 5 مانگە تەواو ببێت ئەگەر کاتی بۆ درێژ نەکەینەوە تەبەن وەکوت پاشان تۆ ئاستێکی ئەکادیمی ئەخوێنی بە درێژایی ئەو ماوەیە و لە کۆتاییشە ئاستی وەرگێڕان ئەخوێنی واتە تۆ 6 قۆناغی گەورە ئەبڕیت لە فێربوونی ئینگلیزی کە لەوە ئەچێ خەڵکانێک بە پارەیەکی زۆر بە چەندین مانگ اینجا توانی بێتیان قۆناغێ 2 قۆناغ ببڕن کە لێرە تۆ 6 قۆناغ ئەبڕیت تۆ پێویستت بەوەیە کاتێکی باش تەرخانکەی بەڵام مەرج نییە هەموو کاتێک تۆ ڕاستەوخۆ لەسەر خەت ئاگاداربی ئەگەر ئەو کاتی بۆ دیاریەکرێ بۆت نەگونجێ توانی قسە بکەی کاتێکیکەت بۆ دیاری بکەیت بەڵام بەنسبەت کۆمەڵە لە دەرسەکانەوە تۆ ڕاستەوخۆ لە ئەپلیکیشنەکەەوە ئەخرێتە بەردەست و هەر کاتێ ویستت ئەتوانی خۆت سەعیتیا بکەی بەڵام گرنگ ئەوەیە لە ماوەی 5 ڕۆژە تۆ خۆت ئامادە بکەی بۆ ئەو ئەکری بۆ دیاریەکە و کۆمەڵە شتانی بەبایەخ ئەخرێتە بەردەست کە تۆ توانین سوودی لەوە بگریت تاقیکردنەوەش بە دڵنیایی تۆ بەردەوام لە پرۆسی هەڵسەنگاندن و ڕێنماییکردنی چونکە ئەگەر تۆ هەموو هەفتەیەک هەڵسەنگاندن نەکەی ئێمە نازانین چی ڕێنمایی بکەین یان چ ئەرکێکت بۆ دیاری بکەین بەبایەخترین لایەنی ئەم خوێندنە بە دڵنیاییەوە بریتیە لەوەی کە ئەرکی هەفتانە هەیە و لێپرسینەوە هەڵسەنگاندن و ڕێنمایی هەفتانە هەیە پاشان خۆشەویستان تۆ ئەتوانی کتێبێک دیاری بکەیت لە پاش مانگی دووەمەوە ئەم کتێبە لەگەڵ کەسێکی شارەزا هاوکاریتەکە ڕێنماییتەکە کە یعنی کەلیمە بە کەلیمە ڕستە بە ڕستە هاوکاریتەکە بۆی تۆ بتوانی خاوەنی بەرهەمێکی خۆت بیت و کتێبێک وەربژێڕی واتە تۆ لەسەر ئەم کتێبە زۆر شت فێرەبی و بە دڵنیایی ئەبێ ئەم کتێبە شایەنی ئەوە بێت کە چاپ بکرێت خۆشەویستان
بڕوان ئەمەش لە ئاوات ئەکادمی بە دڵنیایی من وەکو بەڕێوەبەری ئەم خوێندنەوە و بەڕێوەری ئاوات ئەکادمی ئیمزایەکەم و بەڕێزێک مامۆستای زانکۆ بەشی زمانی ئینگلیزی کە سەرپەرشتیاری دیپلۆمی وەرگێڕانەکە ئەبێ ئیمزای ئەکات و کەسێکی تری ئەکادیمی بەڕێز دکتۆر عەباس ئیمزایەکە وەکو پارێزەری کۆڵیتی زانستی چونکە ئێمە هەموو هەوڵێکمان ئەوەیە کە لە ڕووی ئەکادیمی و زانستیەوە کۆڵیتیەک بێ زۆر لەسەر و ئاستی ناوچەکەەوە. پاشان خۆشەویستان لەم پروشورە ئاماژە بە ستافەکە کراوە و تۆ چی ئەخوێنی؟ بۆ نمونە کۆرسێک ئەخوێنی لەسەر استراتیژیەکانی فێربوونی زمان زۆر شتی گرنگی تایەکە ئەگەر ئەمانە نەزانی کاتێکی زۆر دەوێت تا فێر ببیت. پاشان کۆرسێکە خوێنی لەسەر پۆلیگلۆتەکان ئەوانی زۆرترین زمان نەزان بۆچی هیوایە 15 زمان نزانێ 7 زمان نزانێ 7 زمان نزانێ بۆچی ئەبێ کەسێ نەتوانێت زمانەکەی خۆی کە زمانی دایکێتی لەگەڵ زمانێکی وەکو ئینگلیزی کە یەک زمانە نەتوانێت ئەم دوانە لە ئاستێکی باشا فێر ببێت. هەموو ئەو بابەتانە ئەخرێنە ڕوو کە کەسێکی وەکو کاتۆلۆم کە وەرگێڕێ بۆ 16 زمانی زانیوە ئەو ڕێنمایانە ئەخرێتە ڕوو لەو کۆرسا بۆ بەشدار بوو. پاشان یەکێک لەو شتانی کە تۆ زۆر ئیسپادەی لەیەکی فێربوونی زمانی ئینگلیزی لە ڕێگەی چیرۆکەوە لە چیرۆکی زۆر ئاسانەوە دەست پێکەین بەرەو ڕۆمان واتە تۆ زۆر باش فێری ئەوە بی کە لە دەقێ تێبگەی دوایی مطالعە بکەی دوایی دانیشی کتێب وەربگێڕی و مەنهەجی ئینتەرچێنج ئەخوێنی. مەنهەجی ئینتەرچێنج 4 قۆناغە. یەکەمی ئاستی سەرەتاییە بەڵام وەکو زانن زۆر کەس کە چۆ بۆ فێربوونی زمانی ئینگلیزی یەکەمی خوێندۆ بە دووسێمە بەڵام لای ئێمە لە ماوەی مانگێکە ئەبێت تەواو بکرێت و بە جوانی شەرح کراوە کەسەکە دەتوانێت دەرسەکان دووبارە بکاتەوە و هەموو هەفتێک هەڵسەنگاندنی بۆ ئەکرێت. پاشان پرۆگرامێکی تر steps to understandingە کە ئەمە زۆر یارمەتیت ئەیا لە ئاستێکی باشە بە قوڵی لە دەقێک تێبگەی و زۆربەی ئەو وشە پێویستانەی کە تۆ ڕۆژانە بەرچاو دەکەون لەم پرۆگرامانە هەیە. فێربوونی زمانی ئینگلیزی بۆ نمونە وەکوتم لە چیرۆکی ئاسانەوە دەست پێەکەین کۆرسێکە خوێنی بە ناوی بیسیک ڕۆڵ. ئەم کۆرسە زۆر گرنگە هەرچەندە لە سەرەتاوە ئەی خوێنی چونکە بە زۆر بە زمانێکی سادە وتراوەتەوە تۆ فێری زەمەنەکانەبی تۆ فێری بەکارهێنانی ئەو شتە گرنگانە ئەبی کە ئەگەر زۆر جار کەسێکە بینی ئینگلیزیەکەشی باشە بەڵام یەکسەر تێئەکەوێت لە هەنێشتا هەڵە ئەکا سێرەکی لە شتانی سادا هەڵە ئەکا بۆچی لەم شتە سادانە هەڵە ئەکا چونکە ڕاهێنانی باشی نەکردو. ئێمە لەم کۆرسا ڕاهێنان بە بەشداربووین لەسەر ئەساسیاتە و پاشان ئەچیتە ئاستی دووەم کە جارێکی تر ئینتەرچێنجێکە خوێنی لە سەروی ئینترۆکەوە و کتێبێکی تری ستێپ ئەخوێنی کە نزیکەی 1000 وشەی زۆر گرنگی زمانی ئینگلیزی تایە. پاشان کۆرسێکە خوێنی لەسەر دەستەواژە باوەکانی زمانی ئینگلیزی کە هاوکاری دەکا بۆی لا ئیرادی کۆمەڵە دەستەواژە فێر ببی بەکاریان بێنی لە کاتی قسەکردنە. پاشان فێربوون لە ڕێگەی چیرۆکەوە 1-2 ئاستیکە تەواوەکەی و ئەچیتە قۆناغێکی تر لە ئینتەرچێنج هەفتانە 3 یونیت لەم ئینتەرچێنجە داخڵەکرێت چونکە ئاستەکە بەرزە. ئێستا هیوامان هەیە چەندین دەوراتی بینیوە یا لە بەشی ئینگلیزی خوێندوویەتی هاتووە گەشتوتە ئەم پرۆگرامە لە دوای 2 مانگ ئەبینێ کە پرۆگرامەکە ئاستی باشە ئاستی بەرزە و پێویستە ئەو کاتی بۆ تەرخان بکات و تەمرین لەسەر بکە. پاشان هەر بەم شێوازە لەسەر کۆرسەکان بەردەوام ببین. یەکێکە لەو کۆرسانی کە ئەخوێنرێ زەمەنەکانە. بۆ نمونە تەنها لەم کۆرسا کەوتە نزیکی 30 کۆرسە خوێندرێ تەنها لەم کۆرسا تۆ تەمرینە پێکرێت لەسەر 240 فعل لە ناو 24 دەرسە هەر دەرسێت 10 دقە 12 دقە ئەوانەیە واتە تۆ توانین دەرسەکان دووبارە بکەیتەوە و هەموو زەمەنەکانی زمانی ئینگلیزی بە وردی تیاباس کراوە بە ئاسانی تۆ فێریانەبێت. پاشان لە ئاستی پێشکەوتووە ئاخر قۆناغی پرۆگرامی ئینتەرچێنجە خوێنی کە ئەمە ئاستێکی زۆر ئەدڤانسە و ڕۆمانێک ئەخوێنی. ئەو کۆرسانەشی کە گرنگە تۆ بیان خوێنی یەکێک لەوانە ئینگلیزی کار و کارجاریە بیزنس ئینگلیش کە ئەمە لە سەر و ئاستی ئەدڤانسەوە کە ئەگەیتە ئەم ئاستە تۆ بێت لەم مامۆستایە گوێ بگری ئەرکەکان جێبکەی لە ماوەی ئەو هەفتەیە وەشتانێکی زۆر فێرەبی دەربارە بە چۆنیەتی نووسینی CV چۆنیەتی مقابلەکردن لە کارە و چۆنیەتی پەیوەندیکردن بە کۆمپانیا و بە دەستگاکان و ڕێکخراوەکانەوە کە ئەمە
خوێندنێکی زۆر باشە لە ئاستێکی بەرزە. خۆشەویستان، هەروەها بە نسبەت وەرگێڕانەوە تۆ ئاستێک ئەخوێنی لەوانە کتێبێک لەسەر گرامەرە خوێنی. طبعاً گرامەر بۆ فێربوونی زمان لە سەرەتاوە هیچ پێویست ناکە وەکوی کە لە قوتابخانە کاتێکی زۆر بە سەبجەکت زایدەن فڵان، بەڵام کە تۆ گەشتی تە ئاستی ئەوەی قسە بکەیت و تێبگەیت و ئینگلیزیەکەت باش بوو بۆی بتوانانی وەرگێڕێکی باش بی، بۆی بتوانین لە کاتی نووسینە دقیق بزانین هەڵە نەکەی، تۆ پێویستت بە خوێندنی گرامەر ئەبێ. لێرە تۆ پرۆگرامێکی باش لەسەر گرامەر ئەخوێنی و هەروەها پرۆگرامێکی زۆر باش ئەخوێنی لەسەر وەرگێڕان، خاڵبەندی زمانی کوردی، تەنانەت ڕێزمانی کوردی و هەڵە باوەکان. پاشان بەڕێزان، ئێمە ئاستێکی ئەکادیمیمان هەیە کە تۆ تیان نووسینی ئەکادیمی ئەخوێنی. ئەمە زۆر گرنگە کە تۆ فێر ببی چۆن توێژینەوەی گەنووسی، چۆن مەقالەیە گەنووسی. بە تایبەتی ئەم ئاستە بۆ ئەوانی کە ئەیانەوێت سبەی لە زانکۆیە بخوێن بە زمانی ئینگلیزی یا بیانەوێ ماستەر و دکتۆرا بخوێنن زۆر زۆر پێویستە. و هەروەها کۆرسی ئامار و کۆرسی توێژینەوەی زانستی کە چۆن مەقالەیەک ئەنووسی، ئارتیکڵێک چۆن توێژینەوەیەک ئەنجامەی. ئەمە زۆر زۆر پێویستە بۆ ئەو کەسانی کە ئەگەنە قۆناغی چوارەمی زانکۆ یان دبلۆمی باڵا یان ماستەر و دکتۆرا. خۆشەویستان، ئیتر لەناو ئەم پروشورە مامۆستاکانیش ئاماژەیان پێکراوە و چەندین چالاکی جۆرا و جۆر هەیە کە ئێمە ئاماژەمان پێ نەکردووە. بۆ نمونە تۆ تەمرینە پێکرێ ڕاستەوخۆ لەسەر وەرگێڕان، لەسەر بۆ نمونە میتین سازەکرێت لەبەرەوەی تۆ بتوانانی بە ئینگلیزی قسە بکەی لەگەڵ کەسانێک کە خۆیان ساڵانێکی زۆر لە ئەمریکا و بەریتانیا ژیاون یان بەشی ئینگلیزیان خوێندووە لە ئاستێکی بەرزە ئینگلیزیە زانن، و یان کەسانێکن خۆیان بیانین و تۆ ڕاهێنانە پێکرێت لەگەڵ هاوڵەکان و بەشداربووەکانت کە بتوانی کەم کەم تەمرینکەی لەسەر وەرگێڕان و بتوانی ڕاستەوخۆ تێبگەیت و قسە بکەیت. ئەم پرۆگرامە خۆشەویستان بە هیوایەکی زۆر گەورەوە دامان ڕشتووە کە نزیکی 30 کۆرسی تیا ئەخوێنی، چۆنیەتی وەرگێڕان ئەخوێنی کە لەم پروشەرە ئاماژەمان پێ نەکرده بوو. هەفتانە میتین هەیە بۆی بە زمانی ئینگلیزی قسە بکەی لە پاش مانگی دووەم و سێمەوە کە لەم پروشورە ئاماژەمان پێ نەکرده بوو کە بەدڵنیایی خۆشەویستان ئەم پرۆگرامە زۆر بەبەهاترە لەو نرخەی کە بۆی دانراوە، چونکە ئەگەر ئەم پرۆگرامە لە هەر وڵاتێکی دنیا بخوێنی ئەبێت تۆ چەند هەزار دۆلارێکی بۆ بێت. تۆ ئەگەر تەنها یەک دوو قۆناغ لەم قۆناغانەی کە ئێمە باسمان کرد بڕۆیت لە شوێنێک بیخوێنی ئەبێ پارەی هەموو ئەم پرۆگرامە بیت. بۆیە بەڕێزان دڵنیابن کە پرۆگرامەکە زۆر زۆر بەقیمەتترە لە نرخەکەی و تۆ ئەتوانی پەیوەندی بکەی بە ئاوات ئەکادیمیەوە بۆ بەشداریکردن. ئێمە ئومێدەکەین ئەوانەی کە بەشدارە بن بەڕاستی بیانەوێ ئینگلیزی فێر بن، بۆ بەڕاستی بیانەوێ پێ بگەن، بیانەوێ لە ئاستێکی بەرزە سبەی تواناکانیان بەکاربهێنن. ئێمە بە هەموو شێوەیەک لە خزمەتتانین. پرۆگرامەکە لە گروپی یەکەم و دووەم کە وەرگیراون 2 مانگە ئەخوێنن و ئەوان ئێستا گەشتونەتە ئەوەی کە ڕاهێنانکەن کەم کەم لەسەر وەرگێڕان و ڕاهێنانکەن لەسەر ئەوەی کە لە میتینەکانە بەشدار بن بە زمانی ئینگلیزی گفتوگۆ بکەن. کە ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ پرۆگرامێک کە بە 2 مانگ تۆ بچیتە ئەو قۆناغەوە. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، هیوادارم خێرا پەیوەندی بکەن.